و منیش لەسەر مافی خۆم و ئەرزی خۆم و دەوڵەتی کوردی خۆم دەرجەنگم و بە عیبادەتی ئەزانم لە خوای پێ نێزگەبمەوە ئینشاءڵڵا. مافی من ئەوەیە کەوا وەکو ئەوان دەوڵەتم هەبێ، دەوڵەتێکی گەورەی کوردستانم هەبێ، من نێزگەی 80 ملیۆن کورد لەسەر ئەم ئەرزە ئاژی بەبێ دەوڵەت هەرێکی لە شوێنێکە سەری خۆی ناوەتەوە. پێویست وایە ئێمە دەنگمان بڵند و زوڵاڵ بێت بۆ ئەوەی کەوا هیچ لەوەش نەترسین کەوا کەسانێک چۆن دەما خوێندنەوە پێمان دەڵێن ئینفیساڵی، پێمان دەڵێن متەمەڕدین، یان پێمان دەڵێن مخەڕبین، یان هەر شتێک ناو ناوتکوێکمان لێدەن. ئێمە بە شانازیەوە دەبێ ئەوە بڵین، ئەبێ سیاسەکانمان بەسەربەرزیەوە ئەوە بڵێن کە ئێمە داوای دەوڵەتی کوردی خۆمان دەکەین لەو ئەرزەی کە خوای گەورە پێداوین و هەر کەسێکیش دژی ئەم مافە بێ من لەگەڵ دەجەنگم ئەگە مسلمان بێ غێری مسلمان بێ. ئەمە ئاینە، ئەمە دینە، چکە دین بە من دەڵێ مافی خۆت بپارێزە. کاتێک ئەوان بێن بڵێن کاگە ئێمە هەمومانەژێت چتری ئیسلاما کۆبینەوە فەرم باگشمان کۆبینەوە بەناو کەسوانەوە کۆ نابینەوە بەناو ئیسلام و حکم بگەین. بەڵام کاتێک تۆ هاتووە منت پارچە کردووە، هەر پارچەیە بە خۆی مافی خۆی وەگرتووە و منش بێ ماف کردووە، ئەو کاتە منش ئەو قبوڵ نییە و منیش لەسەر مافی خۆم و ئەرزی خۆم و دەوڵەتی کوردی خۆم دەرجەنگم و بە عیبادەتی ئەزانم لە خوای پێ نێزگەبمەوە ئینشاءڵڵا. نەک هەر ئێستاکە بە درێژایی مێژوو کاتێک هەر لە شوێنێکا بیستمانە کورد دەکوژرێ هەستێکی زۆر ئازار لە ناخمانە دروست دەبێ. وا دەزانین پارچەیەک لە لاشەی خۆمان دەکرێتەوە بەبێ ئەوەی کەوا بەنجمان کەن، چکە ئێمە ئاگامان لە براکانمانەی و بەنج نەکراوین بەو شێوەیە کە دەکوژرێن شەهید دەکرێن لە ماڵ و ئەرز و ئاوی خۆیان دەردەکرێن. فبۆیە ئێمە ئەم هەستێ وای لێ کردوین کەوا بێدەنگ نەبین، ئەم هەستێ وای لێ کردوین کەوا لە شاری کەرکووک خۆمان بکەینە بەردەم کۆمەڵێ مەترسیەوە کەوا لەوانەیە ڕوبەڕوومان بێتەوە. بەڵام ئێمە باوەڕمان بە ملەتەکەی خۆمانەیە، بە قەزەکەی خۆمانەیە، بە داهاتووی خۆمانەیە، بە کەیسی نەتەوەکەمان هەیە. ئێمە ملەتێکی مەزلومین و دەبێت خاک و ئەرز و ئاوی خۆمان پارێزاو بێ و هەمان بێ ئەوەی پێی خۆشە پێی خۆشاوی پێی ناخۆشە با بێ سەری بدا لە شاخەکانی کوردستان.